زۆر دڵخۆشم بە ئەنجامدانی وەرگێڕانەکە. لە دوای خوێندنی وانەکانم بە هاوکاوری هاوڕێکانم کارەکەمان ئەنجامدا. کارەکەمان بە بەکارهێنانی فەرهەنگ و هاوکاری مامۆستاکەمان ئەنجامدا. ئێمە ئاستان بە ئەنجامدانی کارێک بە شێوەی گروپ. کارەکە بریتی بوو لە وەرگێڕانی پەرتووکی دینگوتینگتن و پشیلەکەی. ئامانج لە کارەکە ئاشناکردنی فێرخوازەکانە بە کاری وەرگێڕان دنیای خوێندنەوە و گروپکاریە لە نێوانیاندا.